سەدان سەربازی زیاتری عێراقی نێراون بۆ ناوچەکانی دەوروبەری تەلعفەر وەک عەیازیە بەهۆی ئەو بەرەنگاربوونەوە سەرسەختانەی تێرۆریستان دەیکەن بۆ پاراستنی دوامۆڵگاکانیان. سەرکردە لەشکریەکان جەخت دەکەنەوە لەوەی شەڕەکانی ئەم چەند ڕۆژە چەندان جار قورسترن لە شەڕەکانی مووسڵ و دەشڵێن هێشتا شەڕی زیاتریان لەپێشە. بعد أن تكتمل عمليات التحرير في قضاء پاش ئازادکردنی تەلعفەر بەردەوام دەبین لە پێشڕەویەکانمان لە ناوچەکانی تری عێراق، لەوانە ناوچەکانی ڕۆژئاوای ئەنبار و هەروەهاش حەویجە لە باشووری کەرکووک. هێزە هاوبەشەکان بەرنامەڕێژی خۆیان کردووە بۆ ڕزگارکردنی ئەو ناوچانە لە داعش. سەختی ئەم شەڕانە نەبوونە تەمایی ڕێگەگرتن لە هەوڵە فریاگوزاریەکان بۆ ڕزگارکردنی خەڵکی سیڤیل و دابینکردنی شوێنی پارێزراو بۆیان لە پارێزگای مووسڵ. يعني 12,000 نازح بالنسبة لنا احنا لەوەتەی شەڕی تەلعفەر دەستی پێکردووە نزیکەی 12,000 کەس لە تەلعفەر خۆیان دەرباز کردووە. بەڕاستی ئەمە ژمارەیەکی کەمە. ئێستاش دەتوانین ڕەوشەکە باشتر کۆنتڕۆڵ بکەین، تەنانەت ئەگەر بێت و ژمارەکە زۆر زیاتریش بێت. ئامادەکاریی تەواومان هەیە. بەڵام لە شەڕی ڕزگارکردنی ڕەقە لە سووریادا پێدەچێت خۆ دەربازکردنی خەڵکی سیڤیل ئاسان نەبێ هاوکاتی کردە لەشکریەکانی هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی هاوپەیمانان بۆ ئازادکردنی ڕەقە لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. لە شارۆچکەی ڕەقە نزیکەی 20,000 کەسی سیڤیل گیریان خواردووە. چواردەوریان بە هێزەکانی دژە داعش گیراوە و تیرۆریستان ڕێگان نادەن بچنە دەرەوە. هەر بۆیەشە هەروە دێ و نیگەرانیمان زیاتر دەبن سەبارەت بەو سەختیەی تێدان. پێناچێت تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ بەرنامە و پلانێکە بێ بۆ ڕزگارکردنی ئەو خەڵکەی لە ڕەقە گیریان خواردووە. نەتەوەیە گرتوەکان دەڵێت 151 ناوی تۆمار کردووە کە ژن و منداڵیشی تیادایە لە شەڕی ڕەقەدا کوژراون و دەشڵێت دەشێت ژمارەکە زیاتر بێت. پێویستە ڕێگەیەک هەبێت بۆ ڕزگارکردنیان. پێویستە بتوانن بە شێوەیەکی پارێزراو خۆیان ڕزگار بکەن. پێویستە هەموو شتێک بەپێی یاسا نێودەوڵەتیەکان بێت بۆ پاراستنی خەڵکی سیڤیل. تەنانەت ئەگەر شەڕیش بەردەوام بووە، خەڵکی سیڤیل دەبێت پارێزراو بن و لایەنەکانی شەڕیش وابەستە بن بە یاساکانەوە و خەڵکی سیڤیل بپارێزن. لە زۆرێک لەو ناوچانەی لە سووریادا داگیری کردوون داعش گەمارۆ درراوە، بەڵام شیکەرەوە لەو بڕوایەدان شەڕەکان تابێ و قورستر دەبن. مراكز تنظيم داعش هي الآن في حالة الحصار. داعش گەمارۆ دراوە و ڕێی خۆ دەربازکردنی نییە. هەر بۆیە هیچ بژارەیەکی نەماوە تەنها شەڕکردن تا مردن نەبێت. پێویستە دان بنین بەوەدا کە شکست پێهێنانی داعش کارێکی ئاسان نییە. ماشێنی بە بۆمب چێنراویان هەیە، ئەمە بێلەوەی خەڵکیان کردوتە قەڵغانی خۆیان. کۆمیتەی مافەکانی مرۆڤ سەربەنەتەوە یەکگرتوەکان داوای لە هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکا کردووە تا هەنگاوی زیاتر بنێ بۆ پاراستنی خەڵکی سیڤیل لە ڕەقە. دەشڵێت نیشانەی پرسیار هەن لەسەر هاوپەیمانەتی دژە داعش سەبارەت بەوەی پێشێلکاری لە یاسا نێونەتەوەییەکاندا کردبێت. What we are concerned about is that the battle to regain Raqqa. ئەوەی جێی نیگەرانیمانە ئەوەیە شەڕی ئازادکردنی ڕەقە کەوتۆتە سەر ژیانی خەڵکی سیڤیل. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە UN نیگەرانە لەوەی لەوانەیە هێزەکانی هاوپەیمانەتی دژ داعش چاوی نەبینێت. بۆ مانایی ئەگەر لە خەڵکی سیڤیل بدەیت و خەڵقێکی زۆر بکوژرێن ئیتر چ مانایەک دەمێنێتەوە. پێویستە خەڵکی سیڤیل لە دڕندایەتی داعش ڕزگار بکرێن، نەک سەرکەوتنێک زۆرت لەسەر بکەوێت. قوربانیانی سیڤیل لە ناوچەکانی داعش داگیری کردوون لە عێراق، سووریا یان لە هەر شوێنێکی تردا بن لەوەدا هاوبەشن کە بوونەتە قوربانی ئەو شەڕانەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دژی مرۆڤایەتی و ئاشتی لە شوێنە جیاوازەکانی جیهاندا هەڵیان گیرساندووە.